بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە داهات و خەرجی شەژمانگی حکوومەتی کاربارەکەری هەرێم دەکەین لە شەژمانگی یەکەمی 2023 راپۆرتێکیان ئاراسی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کردووە ئێمە شیکردنەوە بۆ هەم داهاتەکە هەم خەرجی حکوومەتی کاربارەکە دەکەین سەرەتا لە داهاتەکانی بەدەستی و دەستی پێکەین کە زیاتر لە 7 تریلیۆن دینار بووە داهاتی فرۆشینەوەت بە بۆری لە 1 تاوەکو 25 تاوەکو ڕاگررتنی 2 تریلیۆن و 935 ملیار دینار بووە نەوتی تەرخانکراو بۆ بەکارهێنانی ناوخۆیی ئەوەی کە لە پاڵاوگەکان دەدرێ بە پاڵاوگەکان داهاتەکەی 309 ملیار و 967 ملیۆن دینار بووە ئەوە لە شەژمانگی یەکەم داهاتی نانەوتی 2 تریلیۆن و 74 ملیۆن دینار بووە دیارە داهاتی نانەوتی نزیکەی 370 ملیاری داهاتی ناوخۆیە بە داهاتی سنوورەکان باج و ڕسومات هەروەها ئەو پارش کە هێزەکانی هاوپەیمانان دابینی دەکەن کە مانگانی نزیکەی 28 میلیارە ئەویش وەکو داهاتی ناونەوتی هەژمار کراوە کە مانگانە بە تێگرا داهاتی نانەوتی لە هەرێم 346 ملیار دینارە پارەی تەرخانکراو لە وەزارەتی دارایی عێراق ئەوەی کە بە دوو گوژمە هاتووە ئەو پارەی وەکو پشتگیێرێ هاتووە 998 میلیارە جارێکیان بە 400 میلیار جارێکیان بە 598 میلیار خەرجی بانکی ڕەشید و ڕافیدەین و بانکی بازرگانی عێراق 1 تریلیۆن و 600 میلیارە دیارەوەی کە لە بەغداد هاتووە بۆ موچەی شەژمانگی یەکەم خەرج کراوە 2 تریلیۆن و 598 میلیار دینارە 400 میلیاری یەکەم لە مانگی سێ هاتووە لە مانگی 400 میلیاری هاتووە لە مانگی 6 400 میلیاری هاتووە لە دوهشتیش 598 میلیار هاتووە کە بۆ موچەی مانگی 6 خەرج کراوە کۆی گشتی داهاتەکانەوەی کە لە بەرەسی حکوومەتی کاربارەکەری هەرێم بووە 7 تریلیۆن 918 میلیار و 501 میلیۆن دینار بووە کە لە بەردەستی حکوومەتی کاربارەکە بووە بینە سەر خوێندنەوە بۆ خەرجی هەروە ئەو راپۆرتی کاراستەی پەرلەمانی عێراقیان کردووە باز لە خەرجیش دەکات چەندە دژبەیەکێکی تێدا ڕوونی دەکەینەوە سەبارەت بە خەرجی ئەو خەرجی 6 مانگ ئەوەی کە بۆ موچە تەرخانکراوە باز لەو دەکەن بۆ موچەی 6 مانگ 5 تریلیۆن و 646 میلیار و 572 میلیۆن و 880 هزار دیناریان بۆ موچە خەرج کرد موچەی 6 مانگ بە پێیەوە بێ کاتێک کە دابەشی دەکەی مانگانە دەکاتە 941 میلیار لە کاتێکە لە هەمان راپۆرت کە ئاراسی پەرلەمانی عێراقیان کردووە دەڵێن ئێمە بۆ موچە پێویستمان بە 913 میلیارە واتە لێرە مانگانە 27 میلیار جیاوازی هەیە لەو شەژ مانگە 164 میلیار دینار جیاوازی هەیە بەشێک لە شایستەی کۆمپانیا نەوتیەکان کە دراوە لە راپۆرتەکەی حکوومەت کاراسەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کراوە کە باز دەکە 1 تریلیۆن و 600 میلیار 1 تریلیۆن 600 میلیار دراوە بە شایستەی کۆمپانیا نەوتیەکان لە کاتێکە وتەبێژی کۆمپانیا نەوتیەکان لە مانگینەوە لە سەرەتای مانگی دەلێدوانی داوە باز دەوەکەن کەوان شایستەی شەژمانگی کۆتاییان وەرنەگرتووە سێمانگی کۆتایی 2022 لەگەڵ سێمانگی یەکەمی 2023 و حکوومەتیش باز دەوەکە کە دراوە بە کۆمپانیەکان لە کاتێکەوان باز دەکەن کە شایستەکان پێنەدراوە اینجا لەوەی کە دانراوە کۆی داهاتەکە 2 تریلیۆن و 900 داهاتی نەوت لە سێمانگی یەکەم بە بۆری تاوەکو ڕاگررتنی 2 تریلیۆن و 935 میلیار دینار بووە ئەوەی کە بە کۆمپانیەکان دانراوە 1 تریلیۆن و 600 کە لە کاتە لە 154 داهاتی نەوتەر چەندە کۆمپانیەکان باز دەکەن کە شایستەکان وەرنەگرتووە بەشێک لە خەرجی کردنی کارەبا ئەوەی کە وەکو خەرجی هەژماریان کردووە 129 میلیار و 815 میلیۆنە و هەر لە راپۆرتەکەشدا باز دەکەن 575 میلیار قەرزداری کارەبان لە شەژمانگی یەکەمی ئەمساڵ خەرجی پرۆژەکانی شاندانەوە بۆ پرۆژەکانی وەبەرهێنان و هەروەها پەرەپێدانی پارێزگاکان 371 میلیار و 969 میلیۆن دینارە باز دەنگ کە بۆ خەرجی پرۆژەکان دانراوە بەڵام نازانرێ ئەو پرۆژانە لەکوێن وردەکارێکی ئاشکرا نیە چونکە پێشتریش لە ساڵیادی کابینینەوە باز لەوە کرابوو کە بە بڕی 4 تریلیۆن 1136 پرۆژیان لە سنووری سلێمانی جێبەجێ کردووە لە 4 ساڵدا بەڵام دواتر دەرکەوت کە تریلیۆنێکیش خەرج نەکراوە بۆ پرۆژەکان بۆنم لە سنووری هەڵەبجە باسییان لەوە دەکرد کە لە ماوەی کابینینەوە 319 میلیاریان خەرج کردووە بەڵام بەرپرسانی پارێزگای هەڵەبجە باسییان وەکو 90 میلیاریش خەرج نەکراوە کۆی خەرجیەکان لە 6 مانگ 8 تریلیۆن و 395 میلیار دینارە واتە حکوومەت خەرجی زیاتر بووە زیاتر لە 400 میلیار خەرجی حکوومەت
لە داهاتەکەی زیاترەوە بەپێی قسەی خۆیان بێت. بەڵێ بینە سەر وردەکاری داهاتی نەوت ئەوەی کە ئەو راپۆرتی کە حکوومەتی کاربەرە کردایەتی بە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق هەناردەی نەوت بە بۆری لە 1 تاوکو 25 لەو ماوەیەدا 29 ملیۆن و 927,055 بەرمیل بە بۆری هەناردەی دەرەوکراوە. بڕی داهاتەکەی بە دینار 2 تریلیۆن و 935 میلیار و 935,000 دینار بووە. نەوتی ڕاستکراو بە عێراق لە 25/6ەوە تاوەکو 14 ئەوەی کە لە راپۆرتەکە داهاتووە ڕۆژان نزیکەی 8,000 بەرمیل لە بینی 75 بۆ 8,000 بەرمیل ڕاستی عێراقیان کردووە کە ئەو بڕە 8 میلیۆن بەرمیل نەوتیشان ڕاستی عێراق کردووە بەڵام تاکو ئێستا ئەو داهاتە تەسفیە نەکراوە لە بینی عێراق و هەرێم. نەوتی بەرهەمێنراو لە ناوخۆ ئەوەی کە لە ناوخۆدا بەرهەمێنراوە لە یەکی دراوە پاڵاوگەکان لە 1 تاوەکو کۆتایی مانگی 6 10 میلیۆن بەرمیل نەوتە کە داهاتەکەی 309 میلیار دینار بووە. بەڵێ بینە سەر داهاتی نەوت لە 3 مانگدا دیارە دژ بە یەکێک هەیە جیاوازیەکی لە بینی و راپۆرتی کە حکوومەتی کاربارەکەری هەرێم داوێتی بە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەبارەت بە هەناردەی نەوت لە ڕێگەی بۆری لەگەڵ ئەو راپۆرتی کە کۆمپانیای دیلۆیت پێشتر خۆی بڵاوی کردبوو لەسەر داهاتی نەوتێرێم لە 3 مانگی یەکەم تاوەکو وەستانی. دیلۆیت باز لەوە دەکات داهات لە تاوەکو 25 لە 1 2 میلیار و 177 میلیۆن و 585,940 دۆلار بووە. بەڵام لەو راپۆرتی کە حکوومەتی کاربەرەکە ناردێتی بۆ لیژنەی دارایی عێراق باز لەوەکە کە داهاتەکە 2 میلیار و 179 میلیۆن و 102,328 دۆلار بووە. واتە جیاوازەکەی 1 میلیۆن و 516,388 دۆلارە کە ئەو جیاوازی هەیە لەو راپۆرتی کە حکوومەت نردوێتی بۆ بەغدا داهاتی نەوت زیاترە بە بەراورد بەو راپۆرتی کە پێشتر کۆمپانیای دیلۆیت بڵاوی کردوێتەوە. بەخوای گەورەتان سپێرین خواتان.